دوم شت خۆشەویستەکانم حیجرە واتە کەرەنتین ئەوەی کێساگەنە پێوتێ کەرەنتین یعنی چی یعنی چل کاتی خۆی کە تاعون بڵاو بۆوە لە ئەوروپایە طبعا تاعون زۆر بە خراپی ئەوروپای تەنی ساڵی 534 بوو میلادی وەڵڵاهو ئەعلەم ڤاکسین لە ئەوروپایدا لە بەحری ئەحمەرەوە گرتی هەتاوەکو بەحری ئەبیەتی متەوەسط حەد 4 دەوری تەنی نیوەی ئەو وڵاتانەی لەسەر ئەو خەتە بوون کۆتایی پێێنا بە جۆرێ شارێک لە ئەڵمانیا 200,000 کەسی تیا بۆ 1,000 کەسی لەمایەوە یعنی تاعون ئاوای کرد کە پێوترێ مردنە ڕەشەکە المەوت الئەسوەد چکە نەیانزانین تاعون چییە هەتا دواییش لە ساڵی 1346 کە تاعون جارێکی دای لە ئەوروپا طبعا لە ڕێی قەواریضەوە لە ڕێی مشکەکانەوە کە چووە ناو کەشتەکانەوە دوایی لە لەنگەرەکانی ئیتالیا وەستا دوایی وردەوردە ئەلێوە بڵاو بووە ئەنجا وردەوردە ئەوروپای تەنی لە هەر شوێنێ تووشە بوو خەڵک ڕایە کرد هەتاوەکو بڵاو بووە لەو سەرەوە تا ئیسپانیا لەو سەرەوە هەتاوەکو ڕووسیا وڵاتانێکی زۆری گرتەوە طبعا یەک لە سەرسی ئەوروپای کوشت بێنە بەرچاوی خۆت قڕی خستە سەر یەک لە سەرسی ئەوروپا یعنی ساکەنە ئەوەی کە کۆرۆنا کردوەتی لە وڵاتەیە ملیۆنێ 2 ملیۆن 3 ملیۆن لە چاو نەسەمەی ئێمەیە کە ملیار نزیکی 8 ملیار بووینەتەوە هیچ نییە ڕقم نییە نییە بەس بێنە بەرچاوی خۆ یەک لە سەرسی دانیشتوان بکوژێت بۆ چکە نەیان نەزانی چییە لێیان ڕاکرد دوای کەرەنتینیان داهێنا وتیان کەرەنتین لافاوەکەی نوح بە چ ڕۆژ دامرکایەوە لەبەرەوەی هیواداری ئەم شەپۆل و ئەم زریانەی کە ئەم نەخۆشیێشی گرتووە نازانین چییە چکە وەختێک زانی کابرا گرەیەک لە لام لێ هاو هەناسەی تۆنگە بوو بێتاقەتە بوو ئەکەوتووە مرد ئەمە تاعونە لەبەرەوە ئەیانوت لەوانەیە بەقەدەر تۆفانەکەی نوح کە خوای گەورە لە ئەنجیلا باسی کردووە فەرمێ چ ڕۆژی پێچووە ئەم لافاوە چ ڕۆژی پێچوو کۆتایی پێ لەبەر نایەنا چل کەرەنتین ناوەکی لەوە هاتووە ئەوە ڕایان کرد و بڵاو بوونەوە هەتا هەمووی تەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن هذا الطاعون رجس ئەم طاعونە غەزەبێکە سلط الله أو سلط على من كان قبلكم من أهل الكتاب أو من بني إسرائيل بەسەر کۆمەڵێ خەڵکا سەپێنراوە یاخود تووشی کۆمەڵێ خەڵک بۆ لە بني إسرائيل ئەمە عەذابێکە فإذا كنتم بأرض فلا تخرجوا منها فرارا منه وإن كان بأرض فلا تدخلوها الله ئەفەرمێت ئەمە غەزەب و عەذابێکە خوای گەورە دایناوە ئەیدا بەسەر کۆمەڵێ خەڵکە کاتی خۆی بەنی ئیسرائیلی پێتاقی کردوێتەوە ئەگەر لە ئەرزێکا بوون تاعونی تیا بڵاو بووە کۆرۆنای تیا بڵاو بووە هەر وەبائێکی تیا بڵاو بووە فلا تخرجوا منها فرارا من لە شارەکە دەرمەچن لێ ڕابکەن ئەگەر لە ئەرزێکی شابوون بۆی نەچوو بوو مەچن بۆ ئەو وڵاتە بڵێ وەڵام من دکتۆر مۆچم چارەسەری ئەو نەخۆشیاکەم مەڵێ وەڵام من نەچم و ئیمانم تەوەکولم هەیە و پشتم بەخوا قایماڕۆم لەبەر ئەوروپا دوایی وتیان ئەگەر بەس ئەم حەدیسەی بوخاری ئێوەمان لا بوایە ئەومان لێ بەسەر ناهات ئێمە هەر ڕامانە کردو نەمانەزانی چییە هەر ئاگر بوو ئەسووتا و ئاگرەکەیان برد بۆ شوێنی تر لە کاڵتێکا لە ساڵی 8 هیجریە کە تاعونی ئەمواس لە منطقەی شام و قودس لە منطقەی شام لە منطقەی ئەو منطقەی بەیت المەقدیسەیە بڵاو بووە موسڵمانەکان لەوێ بوون مهاجرەکان و مجاهیدەکان لەوێ بوون طبعا کەوتە ناو موسڵمانەکانەوە بۆچی ئەمە ئیسلام فێری کردوین هەر کەسێ بەم دەردە بمرێ شەهیدە بۆی کە ئینسان ئاوادانی شێ بە دیارەوە تۆ بۆ جیاد ناتوی بەڵێ ئەگەر بمری چییە شەهیدیت دی چاوەڕێکە لە وڵاتەکە دەرمەچۆ براکان و خوشەکانی تر توژ مەکە ئەوان بەدەستی تۆ مەکوژە ڕامەکەرەوە بۆ مەدینە و بۆ مەکە لە نەخۆشیەکە ڕابکەی بە ئەوان بەهۆی تۆ توش نەبن ئەگەر مردی ئالێرانەیە بە دانیشتووی شەهیدی تۆش بۆ شەهیدی هاتیتەوە سی چەند ئەدەبێکی جوانە فێرەکە ئەوی بەم نەخۆشیە بمرێ
صابر و محتسب بێ شەهیدە بۆی کە لە ئەجرەکەی کەم نەکات. بۆیە عومەری کوڕی خەتاب بیستی بچێ بۆ شام. لە کاتێکا تاعونەکەی تیا بڵاو بووە وتیان ئەی عومەر تاعونی تیا بڵاو بووە وتیەوە نەچووین. وتیان یا عمر أفرارا من قدر الله قال نفر من قدر الله إلى قدر الله. فەرمی لە قەدەری خوا ڕاکەین بۆ قەدەرێکی تر. یعنی چۆن قەدەری خوایە کەوا بچینە شام قەدەری خواش وایە کە نەچین ناچین